من شەهێن عومەر ناسرا بە شێن هەڵەبجەی دەرچووی زانکۆم بەشی دەروناسی بەڵام بەهۆی ئەوەی کە دەرفەتی کار و لە دام و دەستگا حکومەکانە نەبووە هەستاین بەکاری سەر بەخۆ بە خۆمان لێرە بۆ دابینکردنی بژێوی ژیان و جگەلەوەش بۆ سەرقاڵی خۆمان بە کارێکەوە تا کاتەکانمان بە فەراخن لەڕوا پێمان خۆش بوو لێرە دوکانێکی درومان بکەینەوە بە هاوکاری و پاڵپشتی چەند ڕێکخراوێک توانیمان ئەم دوکانە دابمەزرێنین ئێستا بەردەوامین لێرە و ئومێ دەکەم کە بتوانین لە ئایندا خزمەتی باشتر و زیاتر بکەین هەم بە خۆمان و هەم بە ئەوەی کە دێتە لامان وەکو فێرخواست فێری درومانە بێت. ئێمە لێرە دەرفەتی کارمان ڕەخساندەوە بۆ سێ خانم میکە جگە خۆم سێ خان میکەم لەگەڵە ینی بە خۆمەوە 4 کەسیم لێرە درومانەکەین کاتەکانمان بەیانیان و نیوەڕوان و ئێوە شەوانە بەپێی کاتیش ینی بەپێی ئەوەی کە جەژن بێت یان بەهار بێت ئیشەکان زیاترەکە زۆر کات ئەمەنینەوە تا بەرە بەیانێکی درنگ بەڵام جگەلەوە دەوراتمان هەیە کە خانە مەتوانێت لێرەوە خولەکان ببینێت و خۆی فێری درومان بکە ئەمەش سوپاس بەخواتوانی ومانە تا ئێستا 24 خانم نەخاوانی بڕوانامەی خۆیان لە خولی درومانە و بەردەوامیش لە خزمەتی خانمان و فێرخوازانی بەڕێزای جگەلەوە جلەکان کە ئیدورین ئێمە جلی ماڵەوە دوورین جلی مناڵان جلی ئافرەتان و هەروەها جلوبەرگی کوردی و دیزایانی جلوبەرگەکانەکەی زیاتر هەوڵمان داوە بە پێی خواست لەگەڵ کڕیاران و ئەو خانمانەی کە دێنە ئێرە میمکن یانێ جاریش بیرڕاو بۆ چوونی خۆمانە خەینە سەری کاتێک کەسەکە بڵێ بەخواستی خۆتە.